ئامانجمان لەم گردبوونەوە دژ بەو کردەوە ناشینانەیە کە لە ناو کۆمەلگا بەداخەوە بەرامبەر بە کچانی نەوجوانان یان کچانی مناڵان ئەبێ ئەوەیشە هاوسەرگیری پێشوەختەیان هاوسەرگیری مناڵانە لە ناو کۆمەلگا. ئێمە وەک ڕێکخراوەکانی گەرمیان هەڵسان بە ئەنجامدانی ئەم گردبوونەوە دژ بە ئەو کردەوە قێزەوانانە کە لە ناو کۆمەلگا بەداخەوە بەدی ئەکرێ بۆیە ئەمەش دیسانەوە یەکێکە لە پێشەلکارەکان کە بەرامبەر بە مافەکانی مرۆڤ و مافی مناڵان ئەنجام ئەدرێ بۆیە داواکارین لە ڕێکخراوەکان و لایەنە پەیوەندیدارەکان بە جددی ئیش لەسەر ئەم بابەتە بکرێ و چیتر مناڵان و کچانی خۆمان نەوێتە قوربانی ئەم کردەوە ناشرینانە. طبعاً هۆکاری گرنگ هەیە بۆ ئەمە ئەگەر ئێمە دەستنیشانی بکەین یەکێ لەو هۆکارانە ئەوەیە بەداخەوە دابوونەریتی کۆمەلگاکایە اینجا لەگەڵ ئەوە کەمی جێبەجێکردنی یاسای لەسەر ئەم قەزیانە لەگەڵ ئەوەی پەروەردەکردنی مناڵان و